پاش ڕەمەزانیش ئەم لێمدا لە عیادەکەی خۆم لە بۆ هەموو کەسێکی لە بۆ هەموو ڕۆژەشی بینینی عیادەکەی من 5,000 دینارە، خۆ ئەمش دەتوانم 20,000 وەربگرم، وەگەر 20,000 جۆر بگرم و خەڵکێکی زۆر شەڕم تێدەکاتن کە ئەو کەسانی کە دێنەکنە من لەبەر ئەوەی نایە چکەم نەخۆشمێ لە هەڵەبجەی دێتن، نەخۆشمان هەبووە لە بەسڕێ ڕاهاتیە، لە ئەنبار دێتن، لە ئاکرێ و لە زاخۆی دێتن، یعنی کابرا بەس دەبەر نرخەرزانەکەی نایە، چونکە ئەمە دڵسۆزی و لێزانی تەوەری ئیشکردنمانە، هەرزانی موساعدەیە لە بۆ خەڵکی و دوایە کە هەموو سعرمان لە مقارنەتەن سعرەکانی تکە هەرزانترە. شتێکی زۆر میمێ دەمەوێت هاوڵاتیان بیزانن، سێو مقارنە لەگەڵ سێوی دەکرێتن، ناکرێت بە سێوی برێ تولۆچ پتەقاری ئاو لێ نایە کە دەتکوشم، دەبی سێو لەگەر سێوی مقارنەی پتەقار لەگەر پتەقاری، خەستەخانەی مهرەبانی دەبی لەگەر خەستەخانەیەکی هاوشێوەی خۆی مقارنە بکە، ئەو کاتی دەزانی ئەمە چەند هەرزانی ئیشە دەکەین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.